ڕۆژێکی تریشان لێرەیە سپاسی برادرانی ئاسایشەکەین کە لەگەڵمان بوون ئەمڕۆ سپاس بۆ هەر هەمووتان. حاڵەتەکان بۆ خۆتانەزانن زیاتر لە گۆشەگیری و بێئومێدی و بێ ئیرادەیی دروستە بێ و پێشم وایە بۆ ئەم بوارەش زانکۆکان وەزارەتی پەروەردە کۆمەڵناسی دەروونناسەکان و هەموو پسپۆڕەکانی ئەو بوارە ئەتوانن ڕۆڵێکی کارا و گرنگ ببینین بۆ ئەوەی کە ئەم حاڵەتی خۆکوشتنە کەم بێتەوە. ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی من پێم وایە ئەوەی کە وەرم گرتووە دوێنێ زۆر قورسە و ینی دەمەوێت بڵێم سپاس کە لە هەرێمی کوردستان بەو شێوەیە نێو ئامارەکە شەوەندە قورسە من نامەوێت لێرە بیڵێم ومێ دەکەم بە هەموو لایەک بتوانین ئەم حاڵەتانی کە پەیوەندی بۆ خۆکوشتنە هۆکارەکانی زۆر گرنگی پێ بدەین بۆی هەڵ بدەین هۆکارەکانی نێڵین چکەیە لە چاک و چ لە جۆرەکانی تری هەر جۆرە دەرمانێک یا هەر جۆرە حەبێکی تر کە بەکارهێنرێ بۆ حاڵەتانە هەڵ بدەین ئەو کەرەسانە نەهێڵین کە ئەبێتە هۆی خۆکوشتن. خاڵی یەکەم ئەوەیە کە ئەو هۆکارانەی کە بۆ خۆکوشتن دەسەدەن وەک چەک وەک ئاگێر وەک هێندێ جۆری دەرمان وەک هێندێ جۆری دەرمانی قڕکار کە بەڕاستی ئەمانە لەو جۆرە کەسانە دوور بخرێنەوە کە هەڕەشەی ئەویان کردووە نیەتی ئەویان هەیە یا کێشەیەکی ئالۆزیان هەیە. خاڵێکی تر ئەوەیە کە پەروەردە دەتوانێت ڕۆڵێکی زۆر زۆر گەورە بگێڕێ بەڕاستی بۆ ئەو گەنجانەی ئەو لاوانەی کە بەداخەوە ئێمە بینەری ئەو حاڵەتانین کە لە کاتی وەرگرتنەوەی تاقیکردنەوەکانە کە لە کاتی هێندێ بێهیوایی گەنجەکانە پەروەردە مامۆستاکانیان توێژەرە کۆمەڵایەتیەکانیان ئەتوانن زۆر بە خێرایی تەدەخولکەن بۆ ئەو گەنجانەی کە تەماشاکەن وورەیان لەدەستداوە و ڕوبەڕووی کێشە و مەترسی و ئالۆزی دەرونی بوونەتەوە. خاڵێکی ترەوەیە کە بەڕاستی میدیاکان ڕۆڵێکی گەورەیان هەیە و خوشک و برا ڕۆژنامەنووسەکان ئەم پەیامەم ڕوو لە ئێوەی بەڕێزە ئامادەکردنی هەر راپۆرت تێگەبێ بەرپرسیارانە بێ ئەبێ لێکدانەوەی تەواوی هەبێت بەتایبەت ئەو راپۆرت و هەواڵانەی کە کاریگەری دەرونیان لەسەر خەڵک هەیە کە شۆک ئامێزن ئەبێ زۆر بەرپرسیارانە بڵاو بکرێنەوە و جاری وایە تەنانەت ڕێگاکانی خۆکوشتن کاتێ باسەکرێن نامەسئولانە هەمان وێنەی لە شوێنی کە ئەبینینەوە. بەڕاستی ئامارەکان ترس ناکەن ئامارەکان ساڵ بە ساڵ زیادەکە ئەوەی کە لەسەر ئێمە ئەو خەڵکانی کە کۆتایی بە ژیانی خۆیان هەندێکیان لەبەر قەرزداریە کە چارەسەری هەیە هەندێکیان ئاشرابوونی هەندێک پەیوەندیە لە ناو گەنجەکاندا بە تایبەتی کوڕکچەکان هەندێک کێشەی ئابووری هەیە کە چارەسەری نییە کەسەکان پەنابنە بەر خۆکوشتن ئەوەی کە ئەمێنێتەوە ئەوانن کە نەخۆشی درێژخایانیانێ و بێ ئەمەلە بن لە چاکبوونەوە یا ئەوەنگە وەزعی مادیان باش نییە کە ئەو دەرمانانەی پێویستیانە بیکڕن بەڕاستی ئەمە چەند حاڵەتێکیش کە گەشتبێتی نێسەری ویستی بێتیان ئینتیحارکەن یا کۆتەی بە ژیانی خۆیان بێنن توانیمانە بیان جێڕینەوە ئەوانەی کە پەنایان بردبێتە لای ئێمە توانیمانە لە ڕێی بەشی کۆمەڵگەی و هەندێک کەسی ترەوە قسەیان بۆ بکرێ ئەوەی بە ئێمە کرابێ هاوکاریان بووین بەڵام با پێتان بڵێم ئامارەکان ڕێژەکە ساڵ بە ساڵ بەرەو بەرزبوونەوە ڕوا